خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. پێناچێت سەرۆک داناڵد ترامپ لەو خواستەی خۆی بۆ کشانەوەی سەربازەکانی ئەمریکا لە سووریا پەشیمان بێتەوە، هەرچەندە لە ناو واشنگتن و لە دەرەوەی واشنگتنیش داوا هەن ئەو هەنگاوە نەنێت. تا ئێستا چەند جارێک و لە ژمارەیە بۆنەی جیادا ترامپ ڕای خۆی لەسەر ئەگەر و نەگەری ئەو کشانەوەیە داوە. دەمەوێت بینە دەرێ و دەمەوێت سەربازەکانمان بگەڕێنمەوە بۆ ناو ئەمریکا. دەمەوێت دەست بکەم بە بنیادنانەوەی وڵاتەکەمان. تا 3 مانگ لەمەوبەر لە 17 ساڵی پێشوودا 7 تریلیۆن دۆلارمان بردووەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هیچمان لەدەست نەکەوتووە. سەرۆکی ئەمریکا دەخوازێت هاوپەیمانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕۆڵێکی زیاتر بژێڕن لە سووریادا، وەک ئاماژەی پێکردووە بوونی هێزەکانی ئەمریکا لە سووریادا ڕۆژێک دێت کۆتایی پێبێت. داعشمان لە ناو بردووە و زۆر بە زوویش لە سووریا دێنە دەرێ با خەڵکی تر ئاگایان لێ بێت. چاوی واشنگتن بۆ ئەم تەوەرە دوو میوانی هەیە. دکتۆر ئەدوارد ڕۆودز. دکتۆر ئەدوارد پسپۆڕی سیاسەتی دەرەوەی ئەمریکایە و هەروەها شارەزای کاروباری ئاسایشیە لە زانکۆی جۆرج میسن. چارلز دبلیو دان پسپۆڕی استراتیژەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ناوچەکانی جیهان لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. چارلز، دکتۆر ئەدوارد، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر ئەدوارد، بە لە لای تۆ دەست پێ بکەم. ئەمریکا چ جۆرە ڕوانینێکی هەیە بۆ سووریا؟ چ جۆرە تێگەیشتنێکی هەیە؟ پێم وایە ئەوەی جێی زۆر سەرسوڕمانە ئەوەیە کە تێڕوانینی ئەمریکا بەرامبەر ئەم دۆسیە تۆکمە نییە. بەگشتی ئەمریکا بەڕژدی بیر لە ڕووداوەکانی سووریایی نەکردوێتەوە تا ئەو شوێنی باس و خواست لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەکرێت، بەڵکو زیاتر سەنگی خراوەتە سەر دۆسیەکانی وەک بازرگانی لەگەڵ چین لەگەڵ رووسیا. جا بۆیە دەبینین سەنگی ڕوانینی ئەمریکا لەسەر سووریا هێشتا هەر کەمە. چارلز، تۆ شەر هەمان جۆرە ڕوانینت هەیە؟ ینی پێت وانییە بوونی ئەو هێزەی ئەمریکا ئەمە جۆرێک بێت لە بایەخدان بە یان لەلایەن ئەمریکاوە بە سووریا؟ ڕاستە، من پێم وایە بێ هیچ گومانێک ئەوە دروستە. تا ئەو شوێنەی زۆربەی خەڵک بیریان لە سووریا کردوێتەوە وەک وڵاتێکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە تەواوەتی لە پشەویدای و هیچ پەیوەندێکیشی بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە نییە. بەڵام بێگومان نێوەندی بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەدا سووریا هاوسنووری ئیسرائیل و ئەمەش جێی نیگەرانیەکی زۆرە بۆ ئەمریکیەکان. دەشێت ئیسرائیل جارێکی دیکە ڕاکێشرابێتە ناو ئەم دۆسیەوە، وەک ئەوەی لە بۆردومانکردنی بنکەیەکی لەشکری ناو سووریادا بینیمان. بێلەوەش هاوسنووری عێراقا کە هێشتاش ئەمریکا بەرژەوەندێکی زۆری لە وڵاتەدا هەیە و هێزی سەربازیشی لەوێ ماوە. باسی تورکیا و هەندێک وڵاتی دیکە ناکەم کە بەشێکن لەو بەرژەوەندیانە. هۆکاریشی دیکە کە پێویست دەکات ئەمریکا بە نیگەرانیەوە لی بڕوانێت کوژرانی زیاتر لە 500,000 کەسە لەم شەڕەدا و بەلایانی کەمەوە یەک لە سەرسەی دانیشتوانی سووریا ئاوارەن یان پەنابەرن و زۆر بەشیان لە ئەوروپان. لەبەرەوە ئەمریکا بەرژەوەندێکی بەرچاوی هەیە لەوەی ئەگەر بکرێت بەرەنجامێکی ئاشتیانەی قەیرانی سووریا ببینێت و پێشم وایە ئەمریکا ئەبێت زیاتر بەبایەخەوە لێ بڕوانێت. ئەگەر ئەمریکا چارلز، ئەمە پرسیارێکە بۆ تۆ، ئەگەر ئەمریکا ئەو بەرژەوەندیە گەورە و بنچینەیی هەبێت لە سووریادا کە پاوان دەکرێت بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا، سەرۆک ترامپ بۆ باز لە کشانەوە دەکات لە سووریا؟ بەڕاستی سەرۆک ترامپ هەمیشە ئەوەی بەڕوونی باس کردووە تەنانەت ئەو کاتی کاندیدش بوو بۆ پۆستی سەرۆکایەتی کە خۆشحاڵ نییە بە هەبوونی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە دەرەوە بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەکو لە ڤیدۆکەدا بینیمان دەڵێت ئەمریکا 7 تریلیۆن دۆلاری خەرج کردووە لەو ناوچەیەدا و هیچیشمان لێ دەست نەکەوتووە. دەزانێ ئەو ژمارەیە زۆرە ئەوەندەش نییە، بەڵام هێشتاش هەر ژمارەیەکی گەورەیە لە خوێن و سامانی ئەمریکیەکاندا. جا ئەوەیە کە زۆر ڕوون بووە لەسەر ئەم دۆسیە و بەردەوام جەختیشی کردوێتەوە کە ناخوازیێت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ببینێت ئەم وابەستەیانی هەبێت یان درێژە بۆ وابەستەیانە بدات بەبێ هەبوونی یارمەتیکی سەرەکی لە دۆستەکان و هاوپەیمانانەوە. هەر بۆیشە پێم وایە ئێستا قسەی لەسەر دەکات. بەڕاستی ئەم شتانە پێویستە گۆڕانکاریان بە ئەندازەیەکی زۆر تیادا بکرێت و ئەمەش بە ڕەچاوکردنی ڕووداوەکەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو. دکتۆر ئەدوارد، نازانمەگە تێبینیەکە لە سەقسەکانی چارلز هەبێ، بەڵام حەز دەکەم لەگەڵەوەشدا لێت پرسم لەم 3-4 ڕۆژەی ڕابردوودا بەتایبەتی لە ڕۆژی شەمەوە کە هەموو کۆمەڵگەی نێونەتەوەی ئاماژە بە سووریا دەکەن چەکی کیمیایی جارێکی تر بەکارهێناوەتەوە لە دوومە. ئەم ڕووداوە ئەبێتە مای ئەوەی کە سەرۆک ترامپ هەڵوێستی خۆی بەرامبەر بە سووریا بگۆڕێ؟
I think absolutely. The president is already being challenged by not simply members of the other party. پێم وایە بەبێ هیچ گومانێک هەر لە ئێستاوە سەرۆک ترامپ ڕوبەڕووی بەرەنگاربوونەوە بووە نەک هەر لەلایەن دیموکراتەکانەوە بەڵکو لەلایەن کۆماریەکانیشەوە سەبارەت بەوەی یان دەبێت شتێک بکەیت یان دەمت دابخەیت. پێشتر سەرۆک ترامپ زۆر بە ڕێکوپێکی ناودێری کرد کە بەکارهێنانی چەکی کیمیایی لە سووریادا شتێکی گەورەیە و پێویستی بە وەڵامێکی تۆکمەی ئەمریکا هەیە. گەورە کاربەدەستانی ناو کۆماریەکانیش بەڕوونی باسییان لەوە کردووە کە کار لەسەر وابەستەکردنی سەرۆک ترامپ دەکەن بەمەوە لەسەر ئەگەر و نەگەری بەرسەفدانەوەیەکی بەهێز وەک چارلز ئاماژەی پێکرد. یەکێک لە سەرنجەکان لەسەر بەڕێز ترامپ هەیە ئەوەیە نە لە دڵیا و نە لە سەریشیدا ئارگومنتێکی ئەو تۆ نییە سەبارەت بەوەی بۆچی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پێویستە لە سووریادا بوونی هەبێت. ئەو هۆکارانەی بوونە قایلکردنی بەڕێوەبەرایەتی ئەمریکا تا ئامادەیی لە سووریادا هەبێت لەوانە کارەساتە مرۆڤایەتیەکانی ناو ئەو وڵاتە ڕەفتارە درڕندەکانی ڕژێمەکەی بەشار ئەسەد. ئەو تراژیدیانەی مافەکانی مرۆڤ دوا بە دوای دەستپێکردنی پشێوەکان و هەوڵەکان بۆ ڕووخاندنی ڕژێمەکەی ئەسەد دەدران. ینی لەلایەک دۆسیەی مرۆڤانەکە هەیە کە بەهۆی بەکارهێنانی گازی ژەهراویەوە خراپتر بووە و بەهۆی ڕەفتارە زەق و نەگونجاوەکانی هێزە سەربازیەکانی حکومەتیشەوە. لایەنی دووهەمیش نیگەرانیەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە بەرامبەر ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی و هەروەها نیگەرانی سەبارەت بە بڵاوبوونەوەی تێرۆریزمە بۆ دەرەوەی ناوچەکە وەک بەرەنجامێک بۆ ڕووداوەکانی سووریا. خاڵی سێهەمیش ئەوەی ئەمریکای بردەسەر لێواری دەست هەبوونی لە سووریادا کاریگەری پەنابەرانی سووریایی بوو لەسەر دۆستەکانمان لە ئەوروپادا واتە کاریگەری سەختی چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ ئەو ژمارە زۆرەی خەڵکی سووریا کە وڵاتەکەیان جێدەهێشت. ئەوەش خۆی تراژیدیایەک بوو. ئەمانە بوونە هەستێک لای سەرۆک بۆ هاندان تا دەست بخاتە سووریاوە هەرچەندەش هیچ بەرژەوەندێکی بەرچاوی ئاسایشی نیشتیمانی تێدا لە مەترسیدا نابێت. هەر لەبەر ئەمەشە وەک پارەی مۆڵ لەم دۆسیە دەڕوانێت سەرۆک ترامپ سەیری ئەو دۆلارانە دەکات کە خەرج کراون. بەزەگەر یارمەتی بێ حەزەکەمەوە لێ پرسم ئەگەر لە کاتێکا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە سووریا بکشێتەوە ئەمە خۆی بمانێ و نەمانێ ینی بەمانای پشتکردنە هەموو ئەو بەهانەیە کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا باوەڕی پێەتی وێناکردنی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیهانی ئیسلامیە چی لێ بەسەردێ؟ I absolutely agree and I think this is what بەبێ هیچ چەند و چوونێک هاوڕام پێشم وایە ڕاوێژکارەکانی سەرۆک بە تایبەتیش ڕاوێژکارە لەشکریەکان ئاماژە بە هەمان شت دەکەن و هێندەی پشتیوانن بە شێوەیەکی ڕاشکاوانە باسی دەکەن و پێی دەڵێن بە خێرایی بە جێهێشتنی سووریا ینی خستنەوەی سووریایە بۆ ناو گێژا و هەروەهاش بەمانای پشتکردنە هەموو ئەوانن ناو سووریادا بە شێوەیەکی باش و بنیاتنەر کاریان لەگەڵ کردوین و هاوبەشمان بوون لە کارنامەکەماندا بۆ لە ناوبردنی داعش. بێگومان مەبەستم لە نەتەوەی کووردە لە ناو سووریادا. بە دڵنیاییەوە خێرا بەجێهێشتنی سووریا هەموو ئەو سەرکەوتن و دەستکەوتانی کوردی سووریا بەدەستیان هێناوە بۆ زیاترکردنی سەقامگیری ئاسایشی تێک دەدات. جا بۆیە پێم وایە پێویستە ئەمانە بیری سەرۆک بخرێنەوە و ئەو هێرشە گازە ژەهراوی چەند ڕۆژی ڕابردوو پێم وایە یارمەتی دەردەبێت بۆ وەبیرهێنانەوەی سەرۆک. دواخاڵیشم لەسەر سەرۆک ئەوەیە ئێمە زۆربەمان ئارەزوومان وایە بە ڕاشکاوی بیر بکەینەوە و قسە بکەین بەو شێوەی لەگەڵ هاوسەرەکانمان یان هاوڕێ و هاوکارە نزیکەکانمان دەیکەین. بەڵام سەرۆک کاتێک بەڕاشکاوی باس لە بیرکردنەوەی خۆی دەکات بۆ گەلی ئەمریکا و بۆ گەلانی جیهانیشی دەکات. جا بۆیە پێم وایە هەندێک جار دەبینین وەک ئەم دۆسیەی باسی دەکەین لەسەر ئەوەی چەند باش دەبێت ئەگەر هاتبا و سەقامگیری لە سووریادا هەبوایە و چەندێک بکرا بە ئەمریکا هێزەکانی خۆی بە زووترین کات بکشانایەتەوە لە سووریا. بەڵام ئێستا دەبێت چاوەڕوان بین ئایا سەرۆک ترامپ ئەو قسەکردنە ڕاشکاوانەیی دەبێت کە لەگەڵ ڕێنماییەکانی ڕاوێژکارانیدا بگونجێت. ئەو ئارامی و سەقامگیریە چارلز ئەو ئارامی سەقامگیری دکتۆر ئەدوارد باسی کرد بەڕای تۆ بەبێ بوونی ئەمریکا لە سووریادا دێتە ئاراوە. I think that stability is going to be very hard to come by under
پێم وایە لەژێر هەر بارێکدا بێت زۆر قورسە ئارامی لە سووریادا بێتە ئاراوە بەبێ ئەمریکا ئەوەی لە 2012 و 2013دا لە دەستپێکی قەیرانی سووریەوە بینیمانە ئاگربەستەکان پرۆسەکانی ئاشتی ڕێکەوتنەکان و شتەکانی دیکە هەمیان کە داڕمان بە هۆکاری جیاوە هەندێکشان هەر خۆیان سەریان نەدەگرت و هەندێکیشان بەهۆی مەبەستی خراپی ئەوانەی دانوستانیان لەسەر دەکرد لەمەیاندا باز لە رووسیا دەکەم کە هیچ ئاماژەیەکی نەداوە بێ لە مەبەستی خراپ بۆ سووریا هەر بۆیە بەڕاستی پێم وایە ئەرکێکی قورسە بۆ جۆرێک لە سەقامگیری بەڵام تەنها لەو کاتەدا کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تایدایە بە هەبوونی استراتیژێکی تۆکمەوە بە سەر و سەوداکردن لەگەڵ قەیرانەکانی ناو سووریادا بۆ خۆم و حالی دەڕوانم لە ڕابردوودا شەڕکردنی دژی هێزە لەشکریەکانی بەشار ئەسەد ئەوە استراتیژیەت نییە ئەگەر وەڵامێکە بێت بۆ هێرشە کیمیایەکانی ئەسەد ئەوە زۆر باشتر دەبوو کاریگەریەکانیشی درێژخایەن دەبوو ئەگەر بەشێک بووایەوەی کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەیکرد کەم تا زۆرێک ئەمریکا دوورخراوەتەوە لەو دانوستانانەی ئێستا لەسەر ئاشتی سووریا دەکرێن دیاریکردنی ئایندەی سووریا ئێستا جێ هەڵراوە بۆ تورکەکان و ئێرانی و ڕووسیایەکان کۆبوونەوە لوتکەیەکەی ئەم دوانەی سوچیمان بینی کۆبوونەوەکانی ئەستانە کەم تا زۆرێک درێژە پێدانی کۆبوونەوەکانی ژنێفە وەک کارنامەی دانوستانەکان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە پەراوێزدایە و ئەو شتانە ڕاست نەکرێنەوە زۆر قورس دەبێت بۆ هەر سیاسەتێکی ئەمریکا کە دەیگرێتە بەر ئەمریکا ینی چ جۆرە هەڵوێستێکی دەبێ لە کاتێکە رووسیا ئێران هەروەها تورکیاش بەیەکەوە دەیانێت لە ڕێی ئەستانەوە بێ یا لە ڕێی سوچیەوە بێ لە ڕێی هەر کۆبوونەوەیکی ترەوە بێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دوور بخەنەوە لە پەراوێزی بنێن ئەو ڕۆڵەی کە پێویستە لە سووریادا هەی بێ نەیهێڵن جا پرسیارەکەم ئەوەیە ئەمریکا لێرەدا چیەکە؟ جا بەڕاستی ئەوە زۆر قورسە بزانرێت ئەمریکا چی دەکات یەکێک لە شتە گرنگەکان پێویستە لە بیرمان بێت ئەو سێ کارکتەرن کە باسییان دەکەین هەر یەکیان مەبەست و بەرژەوەندی جیاوازیان هەیە لە سووریادا لەبەر ئەوە هاوڕانین لەسەر ئەو ڕێبازی گرتوانەتە بەر بۆ بەرەنجام لە سووریادا ئەمەش وەها دەکات قورستر بێت چکە ژمارەیەک بڕیاری دیاریکرا و وەردەگرن کە کاریگەریان دەبێت بەسەر سیاسەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە جا بەڕاستی پێم وایە هەرچ بڕیارێک لە ژنێڤ یان سوچی یان ئەستانە بدرێت ئەوە ینی ناڕۆشنایەکی زۆر دەبینین ئەمریکا لە ئێستادا لە پێداچوونەوەیەکی زۆری سیاسەتی خۆیدایە بەرامبەر سووریا و لەوانەشە سیاسەتێکی تۆکمەی تری لەبێتە دەر دکتۆر ئەدوارد ئەگەر زۆر بە کورتی پێم بڵێ هەر لەسەر ئێران تورکیا رووسیا تورکیا هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکایە بەڵام هەموو ڕفتارێکی تورکیا لەو ناوچەیی جیهاندا بە پێچەوانی ئەو سیاسەتەیە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا باسی دەکات لێرەدا چۆن ینی ئەمریکا ناتوانێت کاریگەری لەسەر تورکیا بێ؟ I think America's ability to influence Turkey is actually quite limited. پێم وایە توانای ئەمریکا بۆ کاریگەری خستنە سەر تورکیا لە ئێستادا زۆر سنووردارە. ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی تورکیا تێگەیشتووە لەو پشتیوانیە ناوخۆیی لە وڵاتەکەیدا هەیەی و لەوانەشە بەهۆی دژایەتیکردنی ئەمریکاوە ئەو پشتیوانیەشی بەهێزتریش بوو بێت. هاوپەیمانێکی قورسە و هەر ئەمریکاش نییە ئەو سەختیانەی هەبێت لەگەڵ ئەنکەرەدا بەڵکو بۆ هەموو ئەندامانی تری هاوپەیمانێتی ناتۆشە. وڵاتانی تری ناتۆ نیگەرانیەکی زۆریان دەربڕیوە بەرامبەر تورکیا لەسەر ڕفتارەکانی تورکیا بەرامبەر سووریا و هەروەها بەرامبەر پێوانە دیموکراتی و لیبرالیەکانیش جا بەڕاستی ئەمە پەیوەندیەکی زۆر ئالۆزە. پێشم وایە وەک چارلسیش باسی کرد زیاتر ئالۆز بووە بەهۆی ئەوەی ئەمریکا و رووسیایان ئەمریکا و ئێران ئامانج و ڕوانینی تەواو جیاوازیان هەیە سەبارەت بەوەی ئایا سووریایەکی سەقامگیر و دروست چۆن دەبێت. هەر یەکێک لەو هێزانە وێناکردنێکی جیاوازی هەیە. توانایی بۆ گەیشتن بە جۆرێک لە چارەسەرکردن بۆ هێنانە ئارەی سەقامگیری لە سووریادا بە مەخابنەوە دەڵێم زۆر سنووردارە. بەڵام پێم وایە دەتوانین بیر لە شێوە چارەسەرێکی هاوشێوەی لوبنان بکەینەوە. کۆمەڵگەی لوبنانی کە دەتوانێت ئەزمموی سەروەختێکی سەقامگیری و گەشەکردن بکات ئەگەر چی نەیتوانی وەک یەکە کار بکات. جا پێم وایە ئەوەی ڕوبەڕووی هەمومان دەبێتەوە ئەوەیە چۆن وڵاتێکی گەورە و گرنگی وەک سووریا هاوشێوەی لوبنانێکی فرەنەژاد و فرەئاینی ئەزمون دەکرێت. شیکەرەوە لە ناو سووریادا ڕایەکی تریان هەیە. تورکیا بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا هەر تەنها هەڕەشەی لە هێزە کوردیەکانی سووریا نەدەکرد بەڵکو هەڕەشەی لە هێزەکانی ئەمریکاش دەکرد داوای جێهێشتنی منبەجی لێدەکردن هەر چۆنێک بێ شیکەرەوە بڕوایان وایە پێدەچێت ئەمریکا پشتیوانی لە کردە لەشکریەکانی تورکیا بکات. They will go to Manbij and I think there is an under table agreement. دەچنە منبجەوە
پێم وایە ڕێکەوتنێکی ژێربەژێر هەیە لەگەڵ ئەمریکادا چونکە ئەگەر گوێ لە قسەکانی مانجی ڕابردووی ئەمریکا بوو بێت هەموو جارێ دەڵێن تێگەیشتنیان هەیە بۆ نیگەرانیەکانی تورکیا زۆر جار وەها دەوترێت ئەمەش ئەو هەسە دەداتی کە تێگەیشتنەکە هەر سەبارەت بەلایەنەکەی ترە ئەمە ینی مافی دەدەیتی هەرچێکی بێت بیکات یان بیبات کە بە سەرچاوی نیگەرانی دەزانێت. چارلز گوێمان لەو شێکەرەوە سووریاییە بوو یان ڕاشکاوانە دەڵێ بۆ نمونە لەگەڵ تورکیادا ڕێکەوتنێک هەیە چ متمانەیەک هەیە ڕێکەوتنێکی هاوشێوە لەگەڵ رووسیاشا نەیبێ ئەمریکا؟ No, I don't think there is any kind of a secret arrangement that the United States ناپێم وانە هیچ ڕێکەوتنێکیان کارنامەیەکی پێشوەختی نهێنی ئەمریکا هەبێت لەگەڵ رووسیادا چەند مانگێک لەمەوبەر ڕێکەوتنێکی ئاشکرانەیان هەبووە و پێم وایە کۆبوونەوە لوتکەیەکەی ئاسیا وەک هەوڵێک بووە بۆ چارەسەرێکی دیبلۆماسیانە لە نێوان هەردوولادا هەرچەندە بەرەو پێشوونێکی ئەو تۆژ ڕووی نەداوە پێم وایە رووسیا سەری لێشێواوە لەسەر ئەوەی سیاسەتی ئەمریکا بەرامبەر سووریا چیە و چۆنە وەک زۆرێک لە شیکراوەکان باسی دەکەن لێرە لە واشنگتۆن لە شوێنەکانی دیکەش جارێکی دیکە جەخت دەکەمەوە لەسەرەوەی پیاداچوونەوەی ئەم سیاسەتە هەرچیەکی لێوە بەرهەم بێت دەبێتە ڕێنمایی بڕیارەکانی ئەمریکا لە سووریادا لەوانە ئەگەری کردنی هێرشی ئاسمانی ئەمە بێرەوەی بڕیارە ئایندەیەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا شتەکان زیاتر ڕوون و ئاشکرا دەکاتەوە بۆ هاوپەیمانەکانمان بە تایبەتی ئێمە هەنگاو بەرەو پێش دەرین هەر بۆیە پێم وایە دیاریکردنی هەر جۆرێک لە چوارچێوەیەک بۆ مانەوەی هێزەکانمان یان کشانەوەیان لە سووریا گرنگ دەبێت. دکتۆر ئەدوارد تۆش هەمان ڕوانینت هەیە یا جیاوازی؟ I do, and as horrible as the events of the last 72 hours have been, the tragedy that we've seen in the last 72 hours. بەڵێ هاوڕام بە تایبەتی ئەو ڕووداوە تۆقێنەرانی چەند ڕۆژی ڕابردوو ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا بینران هەر هیچ نەبێت کاریگەری دەبێت لەسەر ناچارکردنی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و سەرۆک ترامپ تا بگاتە جۆرێک بڕیار بەو هیوایی ئەو جۆرە بڕیارە بێت کە دیمەنە گەورەکە بگرێتەوە وەک لەوەی هەرتەنها پەیامێک بێت بۆ تۆڵەسەندنەوە لە بەشار ئەسەد چونکە ئەگەر وەها نەبێت ئەوە هەروە دێ و بێ متمانەیی دۆستەکانمان و هاوپەیمانەکانمان لە سووریادا کەمتر دەبێتەوە کاتێک ئەو جۆرە پەیامە دژبەیەکانیان پێدەگات بۆیە پێویستە دڵنیاییان پێ بدرێتەوە لەلایەن لەشکری ئەمریکاوە لەلایەن دیپلۆماتانی ئەمریکاوە لە ناوچەکەدا وەک لەوەی پۆستەکانی سەرۆک ترامپ بیان خاتە بارێکی لاوازیەوە بەڕاستیش ئەوە گرنگە بۆ ئەمریکا و بۆ سەقامگیری ناوچەکەش کە بزانرێت ئایا ئەمریکا خواستی چەندە لەو ناوچەیە بمێنێتەوە ئایا بوونمان لە سووریادا بەردەوام دەبێت بۆ ماوەیەکی درێژخایان وەک هەوڵێک بۆ دڵنیاییدان وەکوتم ئەگەر سەقامگیریەکی کاتیش بێت. باشە دکتۆر ئەدوارد چۆن ئەو لایەنانەی ناو سووریا ئەتوانن ئەو متمانەیە بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بکەن ئێمە دۆسێ ئەفرینمان بینی کاتێککە تورکیا هێرشەکانی خۆی کرد ڕێکخراوە نێونەتەوەییەکان زۆرێک ئاماژەیان بە تەواوی پێشێلکاریەکان و تەنانەت ئاماژەیان بە تاوانی جەنگ دەکرد لەلایەن تورکەکانەوە کە کراوە لە دەڤەری ئەفریندا ئەمریکا هەڵوێستێکی ئەو تۆی نەبووە مەوەکو کورد لەو ناوچەیە خۆیان دەڵێ. Yes, and obviously the one set of friends that the United States has in Syria. جا بەڕاستی دۆستی ئەمریکا لە سووریا و ئەو هێزەی لە سووریا دەیبینین کار بۆ سەقامگیری بکات کووردە نەتەوەی کورد لە سووریا دۆستێکی نزیک و کاریگەر و پەیوەندێکی سوودمەندیشی هەبووە کە گرنگ بووە بۆ ئەمریکا و بۆ سووریا و بۆ کوردیش خۆی کاردانەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەرامبەر تورکیا یەکێک بووە لە شتە قورسەکان لەو ڕوانگەیەوەی ئەنکەرا دەمێکە هاوپەیمانە بەڵام کەمترین شتێک بگوتێت لەسەر ڕەفتارەکانی تورکیا لە سووریادا ئەوەیە بڵێیت یارمەتی دەر نەبووە چونکە ناسەقامگیری بۆ تورکیا دێنێت ناوچەکە نائارام دەکات زیان بەخشە بۆ گەلی کورد ڕەفتار و جم و جوڵەکانی تورکیا لە سووریادا ناژیرانە و کوردبینانە و زیان بەخشانە بووە جا با بگەڕێمەوە سەر پرسیارە سەرێکەکە ئایا ئەمریکا دەتوانێت چەند فشار بخاتە سەر تورکیا ئەمەیان هێشتا بە تەواوەتی ئاشکرانیە چونکە ئەگەر فشاری زۆر بخیتە سەر تورکیا لەوانەیە هەموو دەستکەوتەکانی پێشتر لەدەست بدەیت ئەوەی دەتوانم بیڵێم بۆ گەلی کورد باشترین هیوایەک هەمان بێت ئەوەیە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بتوانێت کار لەگەڵ تورکیادا بکات و ژیرانە فشاری بخاتە سەر بۆ ڕاگررتنی ڕەفتارە توندوتیژ ئامێزەکانی دەشزانم ئەوە وەڵامێک نییە بە تەواوی پەسەندکراو بێت و دەشزانم متمانە دانەوەش نییە بۆ گەلی کورد بەڵام بەڕاستی بیڵم هیچ شتێکی تر نبینم لەمە باشتر بێت بۆ گەلی کورد و بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش کە پێویستە فشار بخرێتە سەر تورکیا بەبێ ئەوەی
ئەوەی پەیوەندیەکان تێک بچن. هەر لەم کاتەیە چارلز کە ئەم بەنامەیە تۆمارەکەین سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بۆ ئەوە دەکەن کە لە ماوەی 24 بۆ 48 کاتژمێری داهاتوودا کۆشکی سپی بڕیارێکی زۆر توندەدا بەرامبەر بە سووریا چی ئەو بڕیارە نازانین بەڵام بەڕای تووە هەر بڕیارێک بێ بدرێ کاریگەری دەبێت لەسەر ئەو جۆرە هەڵوێستانەی تورکیا لە ناو سووریادا هەیەی تورکیا وەکو هاوپەیمانێکی ناتۆ مەبەستمە. بەڕاستی ئەوە دەکەوێتە سەر سروشتی ئەو بڕیارەی ناتۆ دەیدا. سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کردووە هەندێک بڕیار دەدرێت و کاردانەوەیکی لەشکریانش دەبێت بەرامبەر ئەو هێرشە کیمیایی لەشکری حکومەتی سووریا. پێم وایە ئەگەر ئەو بڕیارەش بدرێت کاریگەریکی سنوورداری دەبێت لەسەر ڕەفتارەکانی تورکیا بە تایبەتیش لە ناوچەکانی باکووری سووریادا. هەر چۆنێک بێت ئەمە پەیوەندی هەیە بەوە شەرخانی سیاسەتی ئەمریکاوە سەبارەت بە هەوڵێکی چڕوپڕەوە بۆ سەقامگیری لە باکووری سووریادا و ئەو هەوڵانی بۆ کارکردن دەدرێن لەگەڵ لایەنەکاندا بە یەکینەکانی پاراستنی گەلیشەوە یەپەگا کە مەیدانێکی ڕاستەقینەی جەنگە بۆ تورکەکان ئەمەیان دەشێت کاریگەری هەبێت لەو ڕوانگەیەوەی لەوانەیە گرژەکان زیاد بکە لە نێوان تووشە و ئەمریکادا و بێگومان لە ئێستادا ئەمە یارمەتی دەرنابێت بەڵام لە هەندێک باردا ئەمە دێتە پێش مەگەر ئەمریکا شتێک بکات وەک شانەوەی تەواوەتی بەو شێوەیە سەرۆک ترامپ باسی کرد کە شیانی هەیە ڕووبدات و پاش بڕیارەکەش شتی زۆر زیاتر دەبینین. ئەلبەتە لە هەموو بۆنەیەکدا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا جەخت لەوە دەکاتەوە کە ئەرکە سەرەکیەکەی بەتایبەتی لەو ناوچانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریا بێ یا لە عێراقدا بێ شەڕی دژی داعش و کۆتایی هێنانە بەم ڕێکخراوە تێرۆریستیە. ئەگەر ئەمریکا بکشێتەوە و ئامادەیەکی بەردەوامی نەبێت لە سووریادا داعش جارێکی کە دەبێتەوە بۆ داعشەی کە دەوڵەتی خلافەتی دروست کرد. I think the forces, the social forces, the political forces. پێم وایە هێزە کۆمەڵایەتیەکە و هێزە سیاسیەکەی بوونەمایی سەرهەڵدانی داعش بە ئاشکرایی ماون. جا بۆیە بەڵێ داعشیان جێگرەوەی داعش بە درێژایی ژیانی من و تۆ وەک بەشێک لە هاوکێشەکە دەمێنێتەوە لە عێراق و لە سووریاشدا. ئەویش کە دەتوانین هیوای بۆ بخوازین ئەوەیە ئەو هێزانە توندوتیژیان کەمتر بێت و کەسانێکیان زیاتر هاوکار بن لە دیالۆگێکی سیاسیانەدا وەک لە توندوتیژی. دیسان دەگەڕێمەوە سەر نمونونەکەی لوبناان ئەو هێزانەی هێندەی تەمەنی خۆم یان تەمەنی ئێمە کە لێرە دانیشتوین بەردەوام دەبن لە بوونیان لەوێ و ڕۆژ بە ڕۆژ لە هەوڵدا بوون بۆ سەقامگیری ناوچەکە بۆ خۆلادان لە خوێنڕشتن بۆ دەرفەت ڕەخساندن بۆ ژیانێکی خەڵکی وڵاتەکە. پێم وایە ئەوە چارەسەرێکە و هەروەهاش بۆیە ئەمە بۆ ئەمریکا و بۆ سەرۆک ترامپیش سەختە چونکە کارنامەیەکی کراوەیە کارنامەیەکی درێژخایەنە لە جەیەکدا کە ئێمەی ئەمریکایی دەنگێکی دیاریکرا و ئەرکێکی دیاریکراومان نییە تایدا. چارلز سەرۆک ترامپ هەر لە سەرەتای بەرنامەکە جۆمان لێبوو ئاماژەی بەوە کردوتی ئەمە بە زووترین کات لە سووریا دێینە دەرێ بە خەڵکی کە ئاگایان لە سووریا بێ. خەڵکی ترکیە بێگومان ئەبێ وڵاتانی ناوچەکە بێت و بە تایبەتی عەرەبستانی سعودیە. پێت وایە هیچێکی لە وڵاتانی ناوچەکە بتوانن ئەو ئەرکە لە ئەستۆ بگرن سووریا بپارێزن سووریا سەقامگیر بێ ئارام بێ و سووریا بێ بە وڵاتی کە داعشێکیان نەماوە. I think the idea of allowing پێم وایە بیرۆکەی دەرفەردان بە وڵاتانی دیکە تا ئایندەی سووریا بەڕێوە بن هەبێت بەبێ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و بەبێ پێگەیەکی بەهێزی دیبلۆماسیانی ئەمریکا ئەوە بێ هیچ چەند و چوونێک ئاکامێکی ئەوتۆی نابێت. سعودیەکان بۆ نمونە لە پێگەیەکدان دەتوانن یارمەتی دارایی بدەن بۆ ئاوەدانکردنەوەی بەڵام هیچ ئامادەییشان نابێت وەک ناوبژیوانێک بۆ ئاشتی و بە تایبەتیش لە سۆنگەی ئەو پەیوەندیانی لەگەڵ بەشار ئەسەددا هەیەی کە یەجگار خراپە و دەشێوێت ڕژێمەکەی ئەسەد بڕوخێت وەک وڵاتانی تری کەندا و یارمەتی ئەو هێزانیان داوە کە شەڕی دژی حکومەتی سووریا دەکەن چکە بەڕاستی ئەوە شتێکی زۆر ناواقعیە. هەر بۆیەشە بڕوام وایە پێویستە ئەمریکا لێ بمێنێتەوە و ئەوە بکات کە دەیگوت دەیکات بۆ هێنانەدی ئارامی و سەقامگیری لەو ناوچانی لەژێر کۆنتترۆلیدای و ئەوەش باشترین کارێکە کە ئەمریکا بتوانێت لە ئاوەها ڕەوشێکدا بەکاری بێنێت. ئەگەر یارمەتیشمان بدەیت قسەیەک لەسەر ئایندەی داعش بکەم لەم دۆسیەدا لەشکری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت نزیکەی لە سەدا 5 ئەو ناوچانی کردەکانی خۆی تیادا دەکات هێشتا لەژێر کۆنتترۆلی داعشدا و ئەمەش
ژیانی هێشتا شەڕ هەیە لەو ناوچانەدا لەو شوێنانەدا چەند هەفتەیەکە ئەو شەڕانە بۆ ماوەیەکی کاتی ڕاگیراون و پێش دەچێت داعش باش خۆی ڕێخسبێتەوە و هێرش بکاتەوە دژی هێزەکانی سووریا دیموکرات و لایەنەکانی دیکەش ئەگەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەنگاوەکانی خۆی هێور بکاتەوە دەبێتە مای خێرایی پێکردنی ئەگەرەکانی سەرهەڵدانەوەی داعش چونکە یەکێک لەو شتانەی داعش نیشانیان دەدات ئەو توانایەیە بۆ خۆ گونجاندن لەگەڵ تاکتیکەکانی و استراتیژەکانی هەیەی هەروەها بۆ دەستوەشاندن هەر کاتێک بۆشاییەک هەبێت ناوبڕێک و چاوی واشنگتن دەگەڕێتەوە لاتان. هێشتا ئاشکرا نییە و وادەیەکیش دیار نەکراوە بۆ کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە منبج، بەڵام ئەوەی ڕوونە هاتنە ئارای نیگەرانیە بەرامبەر بە ئەگەری ئەو کشانەوەیە. رئيس تصريحات رئيس الدولة الأمريكية وترامب يعني بيجوز يسوي قلق يعني بالنسبة شارع رئيس الدولة. لە دوانەکانی سەرۆکی ئەمریکا لەسەر کشانەوە لە سووریا دەشێت نیگەرانی لە ناو خەڵکدا دروست کرد بێت. ئیتر سەرۆکی وڵاتەکەی و باز لە کشانەوە دەکات و نیگەرانی دروست کردووە و هیوادارین لێرە بمێننەوە. ئێمە نازانین ڕێگمانای ئەو لێدوانانە چین لە کاتێکدا تا ئێستاش هێزەکانی ئەمریکا لێرن. ڕای گشتی لە ناوشاری منبج بەردەوام لەو نیگەرانیەدا دەژی بە تایبەتیش پاش کردە لەشکریەکانی تورکیا لە ناوچەی کوردنشینی عەفرین. الشعب كله خايف كل الشعب خايف من يطلع هەموو کەسێک ترسی هەیە بە خۆشمەوە خەڵک لێرە ترسیان هەیە ئەوەی لە بارەیانەوە دەیبیستین دز و جەردەن ئەوە تا بینیتیان چۆن هەموو عەفرین و وڵاتەکەیان دزی و تاڵانیان کرد. دکتۆر ئەدوارد بڵاوبوونەوەی ئەو هەواڵە ئەمریکا دەکشێتەوە ناکشێتەوە نیگەرانێکی زۆری دروست کردووە هەم لە لای سەرکردە لەشکریەکان لە منبەجێ سەرکردەکانی هێزەکانی سووریایی دیموکرات هەسەدا و هەم لەلایەن خەڵکیشەوە. بەڕای جەنابە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو جۆرە نیگەرانیانەی خەڵک بەهێن وەرەگرێ؟ I'm not sure that President Trump has taken all of these factors into account. دەزانی دڵنیانیم لەوەی کە ئایا سەرۆکتام ئەو تێگەیشتنە دروستەی خەڵکی ناوچەکەی بەهێند وەرگرت بێت. گوێم لەو پەیامانە بوو پێم وایە ئەو کەسانی قسەیان کرد و پێم وایە ئەوان کە لەوێ قسەیان دەکرد زۆر ڕوونتر تێگەیشتون وەک لە ئێمە لێرە لە واشنگتن چونکە دەزانن ڕێک چی دەگوزارێت و چی ژوور دەدا. ئەویش ئایا ئەم جۆرە ڕوانینانە بۆ سەرۆکترام ڕوون کراونەتەوە یان نا شتێکە هەمومان مەزەندەکردنی لەسەر دەکەین. ئەڵبەت دواتر زانیاری زیاترمان دەبێت لەسەری وەک ئەوەی سەرۆکترامپ ڕایگەیان کە بەرسفی دەبێت هاوڕام لەگەڵ چارلز کە تەنها وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە دەتوانێت ڕۆڵی ئەرێنی بگیرێت و بیرۆکەی ئەوەی هەندێک وڵاتی تری ناوچەکە جێی ئەمریکا بگرێتەوە نەک هەر خراپە بەڵکو مەترسی بەخشیشە چونکە هەر یەکێک لەو وڵاتانە ئەجەندای خۆیانیان هەیە و هەر یەکێک لەو وڵاتانە خواستی خۆی هەیە کە بە ئاسانی کێشەکانی ناوسووریا زیاتر ئاڵۆز و زۆر قورستری دەکات بۆ چارەسەرکردن تا لایەنە دەرێچەکان کەمتر بن وەک لەوەی زیاتر بن باشترە و لێنرەشدا پێویستە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یەکێک بێت لەو لایەنانەی لە سووریادا بمێنێتەوە چونکە ئەگەر ئەمریکا لەوێ نەبێت دەگەڕێینەوە بۆ گۆمی خوێن و ئەمەش کارەسات دەبێت بۆ مرۆڤایەتی. ئەگەر بکرێت شتێک زیاد کەمە سەر ئەمە کە بەڕاستی هاوڕای دکتۆر ئیدواردم و بەڕاستیش ئەو وڵاتانی شتەکە دەگرنە دەست بریتین لە رووسیا و ئێران با حیزبوڵڵامان بیر نەچێت کە لەم شەڕەدا جم و جۆڵێکی چالاکانەی هەیە و هێشتا ڕوبەرێکی زۆری بەدەستەوەیە لە ناوچە سنوورەکانی سووریا و لوبنان کە بەڕاستی ڕەوشی حیزبوڵڵا وەک وڵاتێک لە ناو وڵاتێکدا کە مەبەستم لوبنانە و ئەم حیزبوڵڵایە دەبێتە وڵاتێکی دیکە کە دەستی دەبێت لە ئایندەی سووریادا. بەڵێ زۆرجار لێرە چارلز من لێرە لە ناو واشنگتن ینی ئەوم بەرگوێ دەکەوێت هەر کشانەوەیکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سووریادا نەکرد لە بەرژەوەندی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نییە بەڵکو زیانێکی زۆریش لە بەرژەوەندی استراتیژیەکانی وڵاتێکی وەکو ئیسرائیلی ژەدات. هاوڕایت؟
I agree with this, and I think the Israelis are very worried. بەڵێ هاوڕام لەگەڵ ئەوەدا و پێشم وە ئیسرائیلەکان زۆر نیگەران دەبن لەگەڵ ئەگەری کشانەوەی ئەمریکادا چونکە خۆیان وها دەبین زۆر لە پەراوێز نراون و وهاش خۆیان دەبیننەوە کە باری قورسی داکۆچی لە ئیسرائیلەکان دەکەوێتە سەرشان و ئەوەی دەیبینن هەڕەشە و مەترسێکی ڕاستەقینەیە وەک ئاماژەم پێکرد حیزب الله هەژمونی خۆی لە سووریادا فراوان کردو و حکومەتی سووریاش توانای خۆی نیشانداوە وەک هەڕەشە و مەترسی بۆ سەر ئیسرائیل ئەمانە بێلەوەی کە پاسدارانی شۆڕشی ئیسلامیش لە ناو سووریادا شارمەشانی ڕژێمی سووریا شەڕی هێزەکانی تر دەکەن. That's right. I mean, the fighting certainly shows the possibility of spilling over into Israel one way or the other. And the Israelis see. ئەوە ڕاستە و شەڕەکان بە ئاشکرایی وها نیشان دەدەن بە جۆرێک لە جۆرەکان شیانی پەڕینەوە بۆ ئیسرائیل هەیە. پێم وایە ئیسرائیلەکان جم و جۆڵە زۆر لەشکریەکانی ناو سووریا وەک پەردەپۆشکردنێک دەبینێن بۆ ئێران و حیزب الله تا توانەکانی خوانی پێ بەهێز بکەن بۆ هێرشتن سەر ئیسرائیل. ئەمەش جێی نیگەرانێکی زۆریانە. سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین ناتانیاهۆ لە نزیکەی 6 سەردانیدا بۆ مۆسکۆ ئەم داوایی کردووە. ئاگربەستەکان ئاسانی مۆسکۆ هیچ شتێک ناڵێت کاتێک ئیسرائیل هێرش دەکاتە سەر حیزب الله یان تەنانەت بۆ سەر سووریاش. جا ئەمە ئەو دەرەنجامەیە بۆیە دەتوانم بڵێم دەشێت ئیسرائیل داوا لە حکومەتی ئەمریکا بکات تا زۆر بە وردی بیر بکاتەوە بەر لەوەی دەستبەرداری ئەو کاریگەریانەی بێت کە هەبوونی هێزەکانی لە سووریادا هەیەی. And I can imagine that the Israeli government is asking the United States to think very, very carefully before it gives away what influence and presence it has in Syria right now. دکتۆر ئێدواردز کاتی خۆی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بڕیاری کشانەوەیدا لە عێراق لێرە هەر لە ناو واشنگتن دەگوترا ئەمریکا عێراقی لەسەر دەفرێکی زێڕین پێشکەش بە ئێران کرد. ئێستا ئێمە دەبینین ینی بەڕێوەبەرایەتی زۆر جار باسی ئەوە دەکا کە پێویستە هەوڵ و کۆشەکانی ئێران لەو ناوچەیەدا ئەو پاوانخوازی ئێران کە هەیەی پێویستە سنووردار بکرێ. ئەگەر ئەمریکا بکشێتەوە ئەمە چ جۆرە ڕۆڵێکی ترە بە ئێرانە درێ لە ناوچەکە. Obviously, if the United States were to withdraw abruptly, ئەوەی ئاشکرایە ئەگەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کشایەوە ئەوە پێشبینی دەکرێت ئێران و تورکیا ئەو بۆشاییە پڕ بکەنەوە و بە تایبەتیش ئێران. بەڵام لە ڕۆژهەڵات و باکووری سووریادا بەڕاستی نیگەرانم لەسەر زیادبوونی هەژمونی تورکیا کە ڕۆڵی ئەمریکا تا ئەندازەیەک کەم بۆتەوە. هاوڕام لەگەڵ چارلز سەرۆک ترامپ دەنگی ئیسرائیل دەبیستێت کە داوای لێ دەکەن نەکشێتەوە و وانەکەی عێراقی ژێکێکە لەو شتانی ئاماژەی پێدەکرێت. لە زۆر لایەنەوە سەرۆک ترامپ دوو ئامانجی پێچەوانی بەیەکی هەیە یان دوو مەبەست. لەلایەکەوە بڕوای وایە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا زیاد لە پێویست دەستی لە جیهاندا هەیە و پێویستە ئەمریکایەکان بگەڕێنەوە ناو وڵات و یەکەم شت بیر لە ئەمریکا بکرێتەوە و بۆ ئەمەش پەنای بردوۆتە بەر ڕای گشتی لە ئەمریکادا و بیر لە ڕەهەندە جیهانەکان ناکاتەوە. لەلاکەی ترەوە سەرۆک ترامپ زۆر هەستیارە بەرامبەر سەختیەکانی دەکەونە ڕێی شکۆمەندی ئەمریکا ئەو سەختیانی دێنە بەردەم سەروەری ئەمریکا لە بیریشمان نەچێت ئەوانەی دەنگیان داوە بە سەرۆک ترامپ ئەو بەهایانەی شکۆمەندی و سەروەریان بەرز ڕدەگرن. ئەوانی شەس بە ڕەنجاندنێک دەکەن بەهۆی ئەو گۆڕانکاریانی لە ئاکامی کشانەوەی ئەمریکا لە سووریادا دێنە ئاراوە کە پێدەچێت وەک سوکایەتیەک بێت بۆ ئەمریکا یان بە شێوەیەکی بەرچاو پێدەچێت ئەمریکا دەست بەرداری ئەو خەڵکو لایەنانە بێت کە پەیمانی ڕێزگرتنی ئەو سەروەریانەمان پێداون. جا لەبەر ئەوە پێم وایە سەرۆک ترامپ لە ناو خۆیدا لە دووڕیانێکدایە و هیواداریشم بمتوانی بە گەلی سووریا دڵنیا بکەمەوە لەم یان ئەو هەنگاوە. بەڵام ڕاستێکە ئەوەیە هێشتا نازانین هەنگاوەکەی سەرۆکی ئەمریکا چی دەبێت و هەروەهاش بەهۆی ئەوەی گەلی ئەمریکاش هەڵوێستی خۆی لەسەر ئەم دۆسیە نەخستوەتە ڕوو کۆنگریسی ئەمریکاش هەڵوێستێکی تۆکمەی نییە. هەر بۆیە سەرۆک ترامپ دەرفەتی هەیە گۆڕانکاری لەو هەڵوێستەدا بکات. ئەوەی دەمەوێت بیڵم پرینسیپی ڕوون و ئاشکرای ئەمریکا هەیە بەڵام گەلی ئەمریکا دڵنیانین لەوەی ئایا ئەم پرینسیپانە چین و کۆنگریسی ئەمریکاش نازانێت ئەو پرینسیپانە چین. ینی ئێمە لە ڕەوشێکداین کە دەکرێت بڵێم لەم ماوەیەی داهاتوودا هەموو شتێک ئەگەری ڕوودانی هەیە و بەڕاستیش پێشبینیکردنیش بۆی زۆر قورسە. هیوادارین شتێکی خراپ ڕوونەدا. چارلز رووسیا ئێران تورکیا لەسەر ئاستی نێونەتەوەی ژیانیشتێکی ئەو تۆ نبینی کە بڵێ ئەمە زەمینەیەکی هاوبەشە لە نێوان ئەم سێ وڵاتەدا تا ببنە هاوپەیمان لەسەر دۆسەی سووریا ینی ناکۆچیەکی ئێجگار گەورە لە نێوانیانە هەیە.
چ شتێک ئەم سێ وڵاتە یەک دەخا چ شتێک ئەم سێ وڵاتە لێک نزیک دەکاتەوە ئایا هەر تەنها لێدانی بەرژەوەندەکانی ئەمریکایەوە هیچی تر؟ Right. I mean, I think you're right that they do have very differing motivations. I mean, the Russians see the whole ڕاستە ئەوەی دێڵێ زۆر ڕاستە هەر یەکەیان مەبەستێکی جیاوازیان هەیە رووسایەکان وەها دەڕوانە تەواوی شەڕی سووریا بۆ فراوانکردنی پێگەی خۆیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئاڵوگۆڕکردن و نیشاندانی هاوپەیمانەکانێتی کە جێی متمانێ و ئەمە هەموو شتێکە بۆ مۆسکۆ کە بیکاتە شوێنی دەستپێک بۆ هەموو ویزگەکانی رووسیا لەگەڵ تەواوی ئەو ڕێبەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەخوازن باز لە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەن دەبینین فراوانکردنی فرۆشتنی چەک پەیوەندیەکان لەگەڵ میسردا و چەندانی تریش کە بەرەنجامی دەستهەبوونی رووسیا لە سووریادا ئێرانیش هەمان شتی دەوێت بەڵام دەشخوازێت هێزی سیاسی هەرە کاریگەری هەبێت لە سووریادا و ئالێرەشدا لەگەڵ رووسیادا سەریان بەریەک دەکەوێت و ڕووداوی بەرچاویش هەبووە لە نێوانیاندا لەسەر ئەو بەریەکەوتنانە لە چەند مانگی ڕابردوودا و بێگومان ئێران ئەوانەی دەوێت و ئەوەش کە سووریا پردی گەیشتن بێت بۆی بۆ حیزبوڵڵا ئەو جا تورکەکانیش دایانەوە دەشینەکانی پاراستنی گەل بسڕنەوە و دڵنیا بێت لەوەی هەر کەس و لایەنێک سەر بە پەکەکە بێت سەربەرز نکاتەوە لەم قەیرانەدا هەندێک بەرژەوەندی تەسکتری هەیە وەهایان کردووە لێرە و لەوێ پێکدادان لە نێوان ئەم هاوپەیمانە دیفاکتوانەدا ڕوونەدات. دکتۆر ئەدوارد نزیکەی یەک دقە بەرنامەکە ماوە حەزەکەم لەسەر هەڵوێستی عەرەبستانی سوعودیە شتێکمان پێ بڵێ ئایا عەرەبستانی سوعودیە هەر دەتوانێت ئەوها لە دوورەوە دانیشێ چاودێر بێ یا وەکو سەرۆک ترامپ داوای کرد ئەڵێ ئەگەر یانوێ ئەمریکا بمێنێتەوە لە سووریا بە عەرەبستانی سوعودیە یارمەتی خەرجیەکانی بدا یارمەتی دارایی بدا زۆر بە کورتی عەرەبستانی سوعودیە ئەتوانێت چی بکە؟ I suppose Saudi Arabia could undertake to خۆی بەڕاستی عەرەبستانی سوعودیە دەتوانێت بەشدار و یارمەتی دەربێت لە ئاوادانکردنەوەی سووریادا هەموو دەزانین ئەگەر بڕێک سەقامگیری لە سووریادا بێتە ئاراوە ئەوە ئاوادانکردنەوەیکی خێرا پێویست دەبێت بۆ یارمەتیدانی گەڕانەوەی خەڵک جا بەڕاستی لەو ڕەوشەدا پارە هەمیشە یارمەتی دەر و گرنگیشە. داوای لێبوردنەکەم کاتم نەماوە دکتۆر ئەدوارد چارلز زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم بەرنامەیەی چاوی واشنگتن زۆر سپاس. بوونی هێزە سەربازیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سووریادا مایەی ئارامی و ئاسوودەیە بۆ خەڵک بە پێچەوانەی هێزەکانی رووسیا و ئێرانەوە خەڵک لە سووریاوا دەڵێن تا چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرموو.